لا تەوەری سێمە باز لەسەر بابەتێکی تر دەکەین ئەویش پەیوەستە بە ڕۆژاوای کوردستان مەترسیەکانی هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان ئێستا ماوەیەکە گفتوگویەک لە نێوان بەڕێوبەری خۆسەری لە ڕۆژاوای کوردستان لەگەڵ حکوومەتی دیمەشقا بەڕێوە دەچێت سەبارەت بەوەی کە ئایا پلانیان چی بێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو هێرشەی کە بەنیازە تورکیا بیخاتە سەر ڕۆژاوای کوردستان حکوومەتی سووریا کە بڵێن حکوومەتی ئەو وڵاتەیە لەگەڵ بەڕێوبەرایەتی خۆسەری دایانەوێت بگەنە دەرەنجامێک بگەنە ڕێکەوتنێک سەبارەت بۆی کە لە داهاتووە ئەگەر هەر مەترسیەک هەبوو بۆ هێرش ئەمان پێکەوە بتوانن ڕوبەڕووی بنەوە. ئەم بابەتە تاوتێ دەکەین لەگەڵ بەڕێز ئەڤین سوێت کە نوێنەری خۆبەڕێوبەری باکوور و خۆرڵاتی سووریا لە هەرێمی کوردستان. ئەڤین خان بەخێر بێ بانی باش بەخێر بێ ئاخۆ. سەرەتا با لەو پرسیارەوە دەست پێ بکەین گفتوگۆکانی نێوان بەڕێوبەرایەتی خۆسەری لە ڕۆژاوای کوردستان لەگەڵ حکوومەتی سووریا کەی دەستی پێکرد تا ئێستا هیچ دەرەنجامێکی هەبووە؟ بەێ ڕۆژ باش بۆیەوە بەخێر ساوەنم کردمێبانی خۆ یعنی شخوا وەکی نێرینە ڕێڤەبەریە خۆسەریە با کوڕۆژلاتی سووری و ئەڤ ڕێڤەبەری و ئەو بەشێ با کوڕۆژلاتی سووری بەشێکیش سووریەیە سەروی ئەساسی تەبلی هەموو تعنت یا حکوومەتە شامێژی لێ هەر ئەو هەوڵدان بەردەوامن و گفتوگۆل شامێرە وەرێکردن ژبەر و هەگەر ئەم بەحسا مواطنێ بکەن هەگەر ئەم بەحسا کەسێن سووری بکەن ئێگۆ حتانها ji بۆی پاراستنە خاکە سووری ji بۆی پاراستنە سینۆری سووری ji بۆی پاراستنە خەلکی سووری هەر خەباتکردنە و هەر کەتدانە هەم خوێندانە ji بۆی تەواهیە پێکهاتەین هەیی ڕێڤەبەریە خۆسەر نمونەی هەری ڕاستەقینەیە ژێرە ji بۆی وێژی ئەگەر وەری بیراوە 2019 پشتی عێریشە سەرێکانی و گرێسپی وەکی ڕێکەفتنێکی شامێرە هەبوو و سینۆری دنابەرە ینی دنابەرە ڕۆژاوای کوردستانی و تورکیەیان ji باکوورە کوردستانی ئەو سینۆر وەرە پاراستن حکوومەتە شامێل وەربێ نەها ینی هەن گفتوگۆین دین هەنە و ئەو ینی ئەو هەفکاری ئەو هەفگرتن هین بێتر خۆرتر ببێ بەرامبەری وان ئێریشنگ و شخوا هەرو هەر تورکیە تهدید دکێک و بکێ ژبەر و ڕاستیەک هەیە ینی وەکی ئەرکێکی شامێ هەیە و پاراستنە خاکە سووریە بکێ نەتەنی قەسەدێ نەتەنی خەلکە با کوڕۆژلاتی سووری پاراستنێ بکەن ئەرکێ وانجی هەیە ئەو ئاخافتنە سیادە وەتەنی یانجی سیادە سووری یاکو هەرو هەرتێ ئاخافتن نها ئەگەر عێریشێک چێ ببێ ئەو سیادە هەموو خەرق دەبێ و شخوا وەکی ونزانن گەلک باژارێ سووری ئیرۆ دبن داگیرکاریە دەوڵەتە تورکدا دناو دەژی هەن باژارێ کووردا ئەم دانوستانانە ئەگەر سەر بگرێت چ دەستکەوتێکیە بێ؟ ینی سەرکەفتن وێ ینی هەر وێ بچ شەکلی بێ هەر وێژ بۆی خزمەتە گەلێ سووری بێ هەم یەن و دناوە باکوور و ژلاتی سووری دەنا هەمژی تەواهیە سووری ژبەر و ینی بەهێزبوونە ئالیەکی سووریە دەوەکی باکوور و ڕۆژهلات ئەو زاویە سووری وێ بەهێزبوونە تەواهیە سووریە بێ لەوازبوونە هەر ئالیەکی ژمەژی لەوازبوونە تەواهیە سووریە ینی ئەو حکوومەتە شامێ ینی وێ دزانێ هەمژی دزانێ و دەعالیە دانوستاندنەدا دەعالیە سیستەمێدا دەعالیە حتا ئابووریدا وێ ئالیکاریەکە گەلێک مەزن هەبێ هەگەر هەفکاریەکە باش و خورد سەر ئەساسێ مافێ گەلێ مەشخوا باشە لە بەرامبەر ئێوە ئەگەر لە نزیکەوە ئاگاداری دانوستانەکان بن لە بەرامبەر ئەوەی کە حکوومەتی سووریا دەیەوێت ئەگەر بێوێت هاوکاری بەڕێوەبەرایەتی خۆسەری بکە داوای چی کردووە لە ئێوە؟ داواکاری چی بووە لە بەرامبەر هاوکارێکی؟ ینی ژوێ ینی خواستەکە وێ زێدەتر ئەو هەنێک نقاتن ئەساسی هەنەیە و گەرەکە ناڤەند وەکی شام و ڕێڤەبەریە خۆسەر لە هەر بکەن ئەو وەکی گۆمنگۆتی ئەو هەوڵدانên هەفتوو دیتنێ هەوڵدانên نیقاشە هەوڵدانê هەفکردنê خۆ وەکی پلانە استراتیجیە یا ڕێڤەبەریە خۆسەرە و ڕاستی ji باکوور و ژلاتی سووری خۆ تجاری خۆ دەروی سووریە نابینێ خۆ بەشێک سووریە دبینێ شام jî وەکی ناڤەند دبینێ لێ
خصوصیت با کروجلات سوری هی جبرکو پیکاتا گلک ته د جیان دکن تایبت گل کرد لور جیان دکی جبوی پاراستنا ما في گل کرد وردا دبیکو او رکفتن شبه یعنی هگر سوري يعني تشد خوازي لي هلبت وين نسر حسابي هناك خطين قالندي كو جريداي ما في باكروجلات السوري همجي شكل ريفبريا خسر ياكو كذا كجلك ما ظن حتى انها هات يداين بهزاره شهيد بهزاره برينداري ما هنا بهزاره انسان كو ايرو درفي مالي خو هنا دباجارين داغر كريد افهمو وكي يعني بلك نقاشنا لسر ما صيدنا برا ريفبريا خسر حكومه شامله لما رابردو ام دانستانانه هبو يعني صالاني رابردوش هبو بەڵام دەرەنجامێکی نەبووە یعنی ئەگەری ئەوەی هەیە ئەم جارە ئەم دانوستانانە ئەنجامێکی هەبێ بگەنە ئەنجامێک يعني شخوەکی دانوستاندن ڕاستە تجار قوت نەبووە ڕێبەریا خۆسەر هەر ئەو هەوڵدان دکێک و تجارژی قوت نەبێ ژبەر و وەکی گومنگوتی ینی وەکی نەرینە استراتەژی یا ڕێبەریا خۆسەر و دناوە سووریەکە یەگرتیدا او ريكفتن دنابرا ريفبريا خوسر يا باكروجلات السوري و سوريا به السر اساسا كي دستوري كو ما في هرمي ورا باراستن يعني انجام چما جارنا ندهاتا قرتن جبركو دبيكو هنا كرايا دارين دنافا حكومتها السوري دهنا كو براستيجي او ذهنيتها شوفينية عربية كو تكسي قبول ناكي يا كو حالار ريفبريا خوسر وكي حالك مؤقت يا كو وهر وهر بنكفي وتنبي سربي اساسي تعامل تكرن ليه بنارينا من جبركو نوزدي في ما هي دبي 10 صالة شورشي يعني او ايدي دبي امر واقع بهزار انسان ايرو پرورده خود ريفبريا خسر ددوينن بهزار انسان دنا سازي وي د کارت کن بهزار انسان جبكو شكل ريفبريا خسر يا سياسي و اداري بپاريزن جنبخش کرنا جبوي ويجي يعني او تشاو يعني او كاسينغو دنافا حكومات الشاميدا از دبيجم و هنا كي ضغط الوازي دا ترورج بكو اف انينا جم هاف باشتر به باش دیارتی ناوچانی کە ئێوە وەکو بەڕێوەبەری خۆسەری لە ڕۆژاوای کوردستان ئەتانەوێ هاوکاریەکانی تیاابێت لەگەڵ حکوومەتی سووریا و بتوانن لێوێ بەرەنگاری هەرچ مەترسیەک بنەوە کە لەسەر خاچی بڵێن ڕۆژاوای کوردستان دروست بێ ئەو شوێنانە کوێن کە ئەتانەوێ هاوکاریەکان لە نێوانتانە هەبێ ئەو ناوچانە کوێن یعنی ئەو منتیقانە ئەو ناوچانە کوێیە کە ئەتانەوێ هاوکاری تێدا بێت لە نێوان ئێوە و حکوومەتی سووریا يعني ليه هاوكاري بكن يعني او مجار تفاهيه بكروجلات سوري دويك وكي بشك سوريا بهفكاري نكو هفكاريه ك جبركو او علاقات دنا برا ريفبريا خسر وشامل يعني منطقه محدد نيه نا حمو جريكا او باكروجلات السوري بشكل دستوري وري ناسكرن دنافا سوريا ده همجي ما في فابيك هاتين دنافا دستور سوري دوري ناسكرن شكل ريفبريا خسر وكي يعني إدارة مستقل جو جريداي نافن دبي اللي هنا خصوصياته وهبي خصوصياتها خلكي قد في هرمي دميناك وكي كردي روجاوي كردستان جارية كمينا بزماني خود خوينن جارية كمينا دنافا پرورده دا ام زماني خود خوينن ودنفيسن السوريان جي عيني تشتن او جريكا وري باراستن تشاوي وري باراستن هلبتوي هناك دانو ستاندن شيبن جبوي باراستنا تبايا سوري جبوي دالي ابوري دا تشاوا هفكاريك تشيبي او حموي وري نقاش كرن او شيء يعني ازبجم جريكا نسبه ندور بي انجخ بفي شكلي البرامبري ايريش دوله تركيا انجي تهديدا وري سكناند باش لە چاو جارەکانی پێشوە یعنی بەراورد بە جارەکانی پێشوو کە دانوستانتان کردوم جارە هەستەکان حکوومەتی سووریا ئیستیعابی ئەو شتانەی ئێوە ئەکا یعنی وەری ئەگرێت بله يعني شخوا وكي ريفبريا خسر هناك داخويانيين بوزيتيف جدا جبركو يعني او تقبل يعني تقبل شامي جبوي فان دانوستاندنا
وەکی گۆ باشترە هەمژی ڕاستیژی ئەو خەتەریە گۆنها ترکیە لەسەر خاکە سووریت کێ بگشتی ئەو تێ حیسکردن میناک ینی باژارên ku îro Tirkiye behs dike ku dixwaze êrîş bike ew tirrifet nizam çiqas xarîta Sûrî tê nasîn lê tirrifet nêzî Helebê hegel aliyê tirrifetê yanî werê dagirkirin yan jî êrîş ser çê bibe xeterî ser hin bajarên ku Nibil û Zehra ku yanî hemû girêdayî شامێنە هەمجی خەتەری سەر باژاری حەلەبێ مەزنی استراتیژی جەم سووری چێت بێ باژارێکی وەکی حەلەبێت کەوێ خەتەریەدا ینی ئەو خەتەریە گو ئەم بەحسێتکن نەکوژ بەرک و ئەو باژارێک گۆنها ئیرۆ تێ بەحسکردن کوێ ئێریش چێبێ ژبەرک و باژارێکی گو کورتێ دەژیاندکە نەولۆیە ینی ڕاستیەک هەیە و خەتەری زێدەترە سەرمە کووردا لێ ئەف باژار دەبێ وەکی دەریەکی و ترکیە بکەبێ تەواهیە خاکە سووریەدا و ئەو vekirî dibêjin mîsaqê millî û sînorê mîsaqê millî got di nav de Heleb jî heye di nav de Musil jî heye di nav de jî tevahiya ew coğrafiya hem Rojavayê Kurdistanê û Başûrê Kurdistanê jî heye. Baş ئەم دانوستانانە کە ئێستا لە نێوان بەڕێوەبەرایەتی خۆسەری و حکومەتی سووریا دەکرێت باز لەوە کرێت کە داواکاری رووسیا ئەم داواکاری کردوتێتی کە ئەم دانوستانانە بکەن ڕۆڵی رووسیا چییە لە ئێستا؟ ڕاستە ینی ئەو هەبدیتنێن بەریان هاژی چێت بوون هەر و هەر رووسیا وەکی ئالیەکی ئەو ئەم نابژن دیالۆگ ژبەر و دیالۆگ چێ نەبووە ینی هەفدیتن چێ بووە ینی نەک هەیە حدێ گۆم بێژن وەکی مفاوەدات یان ژی دیالۆگ لێ رووسیا ڕاستیژی ئەو ڕۆل دلەیس ڕۆلەکە پۆزیتیڤ بوو و دەوێت و vê carê birengekî baştir vê rol û misyona xwe bikarbînin ji ber ku wekî hêzekê serekeya li Sûriyê îro ser seha Sûrî Rûsya jî yek ji yanî hêzên serekeya ya ku tiqlawê li ser Sûrî heye û nerîna Rûsya dikarê gelek tişta di hundirê Sûriyê bixwe de biguhere. بە کورتی ئەگەر وەڵام بیت و ئەمریکا ئەڵێ چی لەو بارەوە هاوپەیمانان ئەمریکا ئەڵێن چی؟ يعني بشكل عام او اخافتنا كو نتبلي بإيريشنا جرك اب إيريش تشينا بيج بركو اب إيريش و جارك دي هولدان واي شر دجي داعش تيك ببن وداعش جارك دي خورت ببي سر بي اساس يعني امريكا نابجي باراستنا كردا خلك هريمي يعني او تايبت وكي إيريشا سر داعش خطريه سر دبينن جبركو حتى انها او هفكاريه دنافرا هف بيماني وقصد ده سر في اساسي بو يعني باوريا من هيك و يعني حكومتها يعني جهازن سركه خلكن یەکو بەریان هاژی دەما ڕۆژین گرانی ڕۆژاوای کوردستانی دە هەر سەر پیابوون لە دژی هەموو ئێریشە و ئەv ئێریش بەرامبەری وەرێ سەکناندن و ئەv ئێریش چێنەبێ زۆر سپاس بۆ بەڕێز ئەڤین سوێت نوێنەری خۆبەڕێوەبەری باکوور خۆرڵاتی سووریا لارێمی کوردستان بەخێر بێ سەرچاو بەخێر بێ